ڕێگای سێوەم ئەوەیە کە ئێستا ئەوان گرتویانەتە پێش دەڵێن ئێمە حیزبی دموکرات تا کەنجی حەڵکە حیزبی دموکرات بووە دەڵێن ئێمە بە ناوی کۆنگرەی چوارمەوە قسە دەکەین ئێمە کۆمیتەی ناوەندی ئێمە نەزەری خۆی لەسەر ئەو ناملکەیە کە نووسیانە بڵاو کردوتەوە ئەمڕۆ دەگاتە دەستان و لێرە بۆتان دەردەکەوێت کە ئەوانە بە تەواوی لە ڕێبازی کۆنگرەی چوارم لایانداوە منحەریف بوون لە ڕێگای حیزبی دموکراتی کوردستان لەبەرەوە خوشکورایانی خۆشەویست ئێمە لێرە ڕادەگەین حیزبی دموکرات یەکە تاقە حیزبی دموکرات هەیە لە کوردستانی ئێراندا هیچ کەسێکی دیکەش حەقی نییە بە ناوی حیزبی دموکراتی کوردستان فعال بکات پێشتریان هەڵ نەبژار دەبێ زۆر شتێکی مەشروعە هەرچی ئەمواڵی حیزبی دموکراتیان لەلایە دەبێت تەسلیمی حیزبی دموکرات بکەنەوە چونکە حیزبی دموکرات ئەو حیزبە نییە لەو کوردستانەدا یەکێک بتوانێت کە لەگایی لێ بکە حیزبی دموکرات ئەوەی کردن ناکە بسکولایانی خۆشەویست کێ ڕۆیشتووە کێ ماوە ئەوەیە فەرقەکەمە سیاسەتی ئێمە شەرخوازنین بەڵام تەسلیم تەلەبیز نین تەسلیم نابین ئەو کەسانە کە ڕۆیشتوون دەبێت بۆ ملەتی کورد ڕوون بکەنەوە ئێمە ئەوە کە لێرە عەرزم کردن بۆ ئەوەیە کە تەکلیفی خۆمان لەگەڵ هەر کەسێکی کە لەو حیزبەدا ڕێ لە ڕێی سەهیمدا دەدا ڕوون کردەوە حیزبی دموکرات حیزبێکی سەرکەوتووە حیزبی خۆشەویستی هەموو میلەتەکەمانە هەر کەس هەرچی لێ ڕابردوون لەو حیزبە لا بدا میلەت مەحکومی دەکات چونکو جا ئەو کەسە چه عەبدوڕەحمانی قاسملووێ چه هەر کەسێکی دیکە بۆیە برا خوشکورایانی خۆشەویست خوشکورایانی خۆشەویست هەبیرتان نەچێ دیارەوە مانجێ کە چاوەمان بە یەکتر نەکەوتووەش بادە شتێکتان لەبیر کرد یەکێک لەوانە ئەوەیە کە شعاری ئێمە هەر درود بەر دموکراتە فەردپەرستی نییە فەردپەرستی لە حیزبی دموکراتدا نابێ ببێت بە زەرەرمان تەواو دەبێت ئەوجار باشتر خوشکورایانی خۆشەویست زۆر قسەی دیکەش هەیە کە پێم خۆش بوو بیان کەم بەڵام وەخت تەنگە ناشنەوێ کوردستان کە ئاڵای ئازادی کوردستانیان بەرز ڕاگرتووە سلااو لە ڕەوانی پاکی هەموو شەهیدانی کوردستان سلااو لە هەموو هێزەکانی دموکراتی ئێران کە بەدڵەوە بە دەستکەوتەکانی شۆڕشی ئێران دژی ئیمپریالیزم بۆ دموکراسی و بۆ حەقی میلەتەکانی زۆر لێکراو خەبات دەکەن و مبارزە دەکەن سلااو لە خەڵکی خارەمانی مەهاباد سلااو لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران سلااو لە کۆمیتەی ناوەندی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە هیچ گومانی تێدا نییە لەو تەسفیەیە ساغ و ساڵم
بەهێزتر و مبارزتر دێتەدات. جارێکی دیکە سپاستان دەکەم خاو نیشتمانانی خۆشەویست خەڵکی خارەمانی بەهاباد خدا حافیز هەتا جارێکی دیکە لێرە یەکتر بینەوە.